ئەمڕۆ لە شاری سلێمانی و لە هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە یەکەمین پێشانگای هونەرمەندی شێوەکار محەممەد عەلی بەناوی ئاوێزانی ڕەنگەکان کرایەوە کە تێیدا نمایشی کۆمەڵێک لا بەرهەمە نوێیەکانی ئەم هونەرمەندەیە. ئەم هونەرمەندە بۆ خۆی یەکێک لەو هونەرمەندە بە زمونانەیە کە لە ساڵانی هەفتاکانەوە دەستی بەکاری هونەری کردووە بەرهەمی زۆری هەیە. قسە و باسی زیاتر دەربارەی هەم تابلۆکانی و هەم پێشانگا شێوەکارێک کەشیەکەم بەڕێزیان لە پرۆگرامی کورسات مەگەزین میوانمانن. بەخێربێی کاک محەممەد یاخوا بەخێربێی ئاماژەم پێکرد کە لە ساڵی هەفتاوە تۆ خەریکی کاری هونەریت، بەڵام بۆچی ئەمە یەکەم پێشانگای تۆیە؟ وەڵاهی من طبعاً دەمێکە ئیشم کردووە، بەڵام هۆکەی ئەو بۆ کە درەنگە ئێستا یە بۆ پچرانم هەبووە لە بینی کاتەکانە، بەڵێ پچرانم هەبووە و خۆشی ئەمەش ئەگەڕێتەوە بۆچی زۆر جار مەسەلەن بارودۆخ ڕێت پێ نایەت بەردەوامی لەسەر شتێکە نەکار بۆ هونەرمەند بۆ کەسانی تریش. ڕاستە. چەند تابلۆی لە خۆ گرت بوو پێشانگاکەم سەر و هەفتا لە ساڵی هەفتاوە خەریکبی زۆر باشە. بەڵام لە هیچ شوێنێکی ترا تابلۆکانن نمایش نەکرد بوون، چکە ئەوە تا ئێستا لەسەر شاشەکە ئەیبینین کاری زۆر جوانی تیا، یعنی ئەوە نییە یەکەم جار بێ نمایش بکرێوایە، هەموو یەکەم جارە بەڵێ. زۆر باشە. ئەمە چ شێوازێکە یان چ ئوسلوبێکە؟ ئەمە پێوترێ ئەبستراکت، شێوی تازەیە. طبعاً خۆی بڵین مۆزوعەکە چۆنە؟ ئەمە تۆ لە ناختا شتێکە چۆن لۆغەی جەسەد هەیە، ئەی زمانی جەستە. مەسەلەن یەکێک کە شتێک بە تۆ ئەڵێ بڕۆین بۆ شوێنێک تۆ بە سەر جوابیتەوە بەچ ئەمە زمانی جەستێ، ئەمەیان زمانی ڕۆحە، یعنی ڕۆحت داوای شتێکەکە. زۆر جا ئەو ڕۆحت داوای شتێکەکە بەڕەنگ دەرێ بڕیت، یعنی ڕەنگێک کافی نییە، زۆر جا دوو ڕەنگی ئەیبێ، زۆر جا داوای ڕەنگێکی تۆخەکات شەڕە، یا مەسەلەن تۆ دڵتەنگی لە کاتێکە بەعزێ جار یا زۆر جا دڵخۆشی بەو ڕەنگانە ئەو دڵخۆشی و دڵتەنگە دەرەبڕی. ئەمە هی تۆ بۆ بەرامبەرە کەشت خوێندنەوەی هەیە. زۆر جا یەکێکی دەڵێ مامۆستا ئەمە یعنی چی؟ ئەڵێم تۆ سێری بکە بزانم تعبیری تۆ چییە، چی لێ تێ ئەگەی. ئەو کەسە بۆی ئەوەستێت خوێندنەوەی بۆ بکە، بەڵێ خوێندنەوەی بۆ ئەکات، هەم بۆ منیش باشە و ئەو خوێندنەوەی منیش بزانم ئەی پێکێ ئەو بەو شێوەیە. قەت بووە کە بۆ نمونە تابلۆیە کە تۆ خۆت کێشاتە بێگومان لە هزر و لە مێشکی خۆتا دادناوە کە ئەم تابلۆیە گزارش لە چیەکە و چیرۆکی با بڵین پشتی تابلۆکەش چییە؟ بەڵام کاتێک کە کەسێک تابلۆکی بینیوە هەمان ڕوئیایی هەبووە لەسەر بەرهەمەوە دووشتە ئەوی تۆڵە. یەکەم من زۆر جار مەسەلەن بڵین لە حەزەیەگا کاتێک شتێک کاتۆ بە خێڵمە، بڵین شەوێک شتێک کاتۆ بە خێڵمە لە مێشکما بوو بەیان ئێستام دامڕشتووە، بە ڕەنگەکان دامڕشتووە. کە دامڕشتووە ئەو کەسێک کە بینیوێتی ئەو بیر و وەچوونەی خۆم ئەو بڵین ئەوەی کە من فۆکەسی ویستومە بیخەمە سەر ئەو کەسە شێوەیەکی تری خسۆتە سەر، هەمنی سفادەشم لێ کردووە بۆ خۆشم بۆش ڕۆحی ئەویشم ئارام کردوێتەوانێ، ینی ئەویش بڵین ڕۆحیم ئارام کردوێتەوە، سوودیشم لێ بینیوە. ئاساییە کە بیر و بۆ چوونەکان پێچەوانە بێ ئێواتە قسەکردن یان بینینی کەسێک بۆ تابلۆیەکی شێوەکاری تو زۆر جیاواز بێ لەوەی کە تۆ کێشتۆ بینیوتە. ڕاستگۆترین ئینسان هونەرمەندە. هونەر ئەچێتە هەموو کونوکەلەبەرێکی ژیان. مەسەلەن بۆ من دارتاشێک هونەرمەندە بچی شێوەیەک ئەوە ئەکات، کابراایەک مەسەلەن لە بوارێکە ئیشەکات، یا مەسەلەن هەمانە فەرمانبەر بە شێوەیەکی هونەری ئیشەکەی. هونەر هەر ئەو نییە من ڕاستم کەم یا تۆ ڕاستم کایەکی ڕاستم، هونەرەوە عیبارەت نییە، هونەرێکێتە هەموو کونوکەلەبەرەکانی ژیانەوە. کابراایەک مەسەلەن بە شێوەیەک بینایەکات پێڵێنە ئەندازیار ئێستا ئەمانە ئەندازیاری تەلارسات خۆ فەنی معماری پێڵێن، فەنی هونەرە. مەسەلە ئێمە هەمان بووە زۆر حەدیدی، ئەو ئافرەتێک بووە دنیای هوروژان چی نەبوو، ئەفکارێکی بووی دایە ڕۆشت و خەڵک لەسەری. ڕاستە لەبەرەوە ناخی تۆیە ئەمە، یعنی تابلۆ ناختە، ناخی تۆیە، یعنی دەرێبڕی بەڕەنگ دەرێبڕی. ئەجا زۆر جا دوو ڕەنگ تێکەڵک ئالوودەبوونێک ئاڵۆزیەک دروستە بێت بۆ شەوە. هەر بەم شێوازە ئیشەکەیان هەوڵت دیاوە لە ماوەی ئەم چەند ساڵەیە ستایلی خۆت بگۆڕی. بێگومان هونەرمەند تێڕوانینی ئەگۆڕێ لە تەمەنێکە و بۆ تەمەنێکی تێڕوانیە. ڕاستەکەی فعلەن ڕاستەکەی من ئیشەکانم عەدەدیشی زۆر بوو، چەنەها
ستایلی تیابوو چەنا بڵین چۆن هەڵی تیجاهات یا مەدرسەی تیابوو من تیاتی مەدرسێکە بۆ خۆی هەر لەو تابلوانی خۆم من قۆناغێک تێ بەڵێ من ئەبێت لەمە دووە شتێک بۆ خۆم بدۆزمەوە ینی خۆم لە کام لەمانەیە دۆزم لە کامیانە سەرکەوتم ئێستا تابلۆم هەیە ئەمڕۆ زۆر کەس معجیبی بوو بێ سێرەکەم لە یەکی زیاترە چۆن ئێستا بڵین تۆ لە مەکتەبێک تەلەبێک 4 مامۆستا لێ ڕازی نییە کەواتە خەتای تەلەبەکەیە یا مثل لە مامۆستایەک 10 پۆ لێ ڕازی نییە کەواتە خەتای مامۆستاکەیە وەنیە چونکە زۆرن کەواتە ئەگەر تابلۆیەک زیاتر لە کەسێک دوانسیان ئەجابیانە شتە ئەو ئەبێت تۆ بە نەزەری ئەتیباوەری سوودی لێوەرگری لەبەرە قسەکەی جناب ئافرم کەواتە من ئەبێت شتێک بخۆم بدۆزمەوانێ ئەبێت ستایلێک لەوانەیە یەکێک لەوانە یان دوان لەوانە بکەمە مەدرسەیەک یان مادام چەند ساڵێک یاخود ساڵانێک کە تۆ سەرقاڵی ئەم کارانەیت و بەشێکی زۆر لەو کارانەش لەم پێشانگەیان نمایش کراوە بەپێی قۆناغەکان تابلۆکانت داناوە یان بە شێوەیەکی تێکەڵ قۆناغا بەپێی قۆناغ تۆ ناتوانیت بەیەکجار تۆ ناتوانانی ئەمە دەورێکی تەمسیلی نییە بۆ دوای دەوری چەند کەسێک ببینیت فعلاً وایە یعنی لە مەرحەلێک لە مەرحەلەکانە جۆرێکم هەبووە مەرحەلێکی جۆرێکترم هەبووە ئەمانە خۆمی لە یەک ساڵە نەکراوە یا لە مەرحەلێکی معەنە هونەرمەند هەیە ئەڵێ من ئەو تابلۆیانە واز لێ هێنم لەبەرەوەی سەرەتاکانی ئیشکردنی من بوون ڕەنگە زۆر لە ئاستێکی بەرزانە بنیان تەکنیکی ئەو کاتەم تۆزێک لاواز بوو بێت خۆی یەکشتە با پێ بڵم فعلاً ئەوەش هەیە ینی وەکو هەیە ئەوەش مەسەلەن تۆ ئیشەکەت کردو دوای کەسێکی پێکەنینیت بۆ ئیشی خۆدیەکە کردوتە کە بەرزە بیتوانێت کە زیاتر لە ئاستی خۆت هینە بێ بەڵام ئەوەش ئەزمونە چۆن خۆ مازیش بەشێکە لە حاضر مازی بەشێکە لە ئێستا زۆرترین ئەو ڕنگانەی کە بەرچاوی منەکەوێت ڕەنگی تۆخ ڕەنگی تۆ ڕەنگی گەرم ڕەنگی شین سوور ڕەنگە گەرمەکانە بۆچی ئەو ڕەنگ ناخم گەرمە یاخوا تەمەند درێژبی ئەمڕۆ چۆن پێشانگاکەتان کردەوە یەکەم ڕۆژ سبەینە دوو سوێش بەردەوام بێ 3 ڕۆژ الحەمدوللا سپاس بۆ هەموو ئەوانەی کە هاتن زۆر سپاسیانەکەم ئیهتیمامیان بە مۆزوعەکەیە احترامم هەیە بۆیان چاوێن ماچەکەم هەستم کرد یعنی ڕنگدانەوەیکی هەبوو بەدڵم بوو خۆم بەدڵم بوو وەکو ئەوەی کە چەند ساڵێکە ئەوە دووەمیش هەبوو بە شەوقەوە اینجا جۆرێک لە ستایلێکم داهێنا بۆ کردنەوەی مەعرەزەکە یعنی ئەگەر متابعەتان کردبێ بە سرودێکی نیشتیمانی دەستم پێ کرد خۆشم لەگەڵی ئەوتمەوە یعنی خۆش بشتێکی و حەماسەتی ئەو خەڵکە ینی فەرقی هەبوو ئێستا هونەرمەندان زۆر هەوڵێن ینی پێشانگا شێوەکاریەکانیان تەنها پێشانگایەکی شێوەکاری نەبێ بۆ کردنەوە و نمایشکردنی تابلۆکانیان هەوڵێن چالاکی تریشی تیا بێت بۆ نمونە ئەم چالاکی تۆ بەدەستخۆشیەوەی چالاکێکی تازێ هەندێک لە هونەرمەندەکان هەوڵێن لە ڕێگەی کوڕاستەیەکەوە یان لە ڕێگەی ئەلبومێکەوە کە تەواوی کارەکانی خۆیانی تیاابێ و با بڵین زانیاریانەی کە لەسەر تابلۆکەیە هەیە هەوڵەدەن لە ناو کوڕاستەکەشدا طبعا ئێمەش منیش کوڕاستم هەبوو ئەو معلوماتی جەنابیش باسێکی هەر تیامان نمایش کردبوو وەکو چۆن ئەڵێت باسێکی خۆشتدار کردبوو بەڵام گرنگترینشە دەوەیە تۆ گۆڕانکاریەک بکەیت مەسەن تۆ ئەمڕۆ معرەزێکەکەیتەوە سا معرەزی ئەمڕۆم بڵێ مامۆستا محەممەد جیاواز بوو لە معرەزەکانی تر ناڵێن باشتر بوو بەڵام شتی تیابوو شتی تیابوو کات تێژور شتی تیابوو یان گۆڕانکاری تیابوو سەکەی ئاکتیڤیتیەکی تری تیا کە خەڵک گۆڕانکاری پێخۆشە خەڵک گۆڕانکاری پێ یانی خەڵک حەز ناکات ڕۆتین بڕۆ بۆ ئەوێ بێ و مەسەلم چۆر و جور سیرکە بێ نە ئەوەی من پێم وابێ ئەوانی بینی کیانشایەتی ئێن تۆزێک حەزم لێی بوو و پێویستی شەوابێ بۆی تۆ لە قاوغێکان نەمێنی توانێ هەتا لە تابلۆکانیشە مەسەلەن ئێستا من تابلۆم هەبوو فەنی کۆلاجم بەکارهێناوەتیە مەسەلەن بووە بڵین ئەو ماتریاڵانەی بەکارمێناوە جیاواز بۆ لەوانی تر مەسەلەن زەیتم هەبووە ئەکریلیکم هەبووە بۆی ڕۆنم هەبووە ئەمانە تۆزێک گۆڕانکاریە نەک هەر بۆ ئەوەش شێوەی نمایشکردنەکەشی بێ فەرقی هەبێ لەگەڵ خەڵکە
يعني لەگەڵ ئەو پێشانگا تەقلیدانەی کە لەومە پێشکراوە ئەبێ مەسەلەن ئێستا من یەکێک لە تابلۆکانم 3D ماکس بوو 3D ماکس یعنی لە هەر سێلاوە سیر دەکرد لەم دی لەو دی باشە یعنی تۆ وا ڕاهاتوین ئێمە سیر لەوحەیە بکەین بەس لە پێشەوە نەخێر لە دواشەوە لە تەنیشتیشەوە خۆی یەک ڕخنەی لەگرتم تی مامۆستا ئەمە حەزم لێ نییە وتم جاکەی خۆت تووشە نیە حەز لە هەموو شتێ بێ نابێت ئەجا دووهەم یەک حەقیقەتەیە نابێ هەموو کەس ڕازی بێ لە شتێ چۆن نەبێت کە تۆ ناجەحنیت نابێت ئەبێ ڕەخنەگرێت هەبێت ئەبێ هەتبێت زۆر باشە چەندێک کە ضرورە لەناو کردنەوەی پێشانگاکان و لە کاتی کردنەوەی پێشانگاکان ئەم حیوار و مناقەشەی کە ئێستا من و تۆیکەین چەندێک ضرورە کە لە ویاشا هەبێت تۆ لەگەڵ هونەرمەندەکانی تر تۆ لەگەڵ ئەو کەسە ئاساییانە کێنە ناو پێشانگا هەبێت خۆی ئەگەر ڕاستە دەوێت هەر پێشانگاکە ئەکرێتەوە ئەبێ پێش ئەوی بکرێتەوە ئەو خاوەن پێشانگاکە بۆستێ لە ستێجێکە باسی خۆی بکات باسی تابلۆکانی بکات باسی پێشکەوتی ئەی چۆن ئەبێ باسی کە ئەنجا دوای خۆی خواردنێکیان تەقدیمەکە نەستەلێت کلێتێشتێ ئەنجا ئەڵێ فەرمونون ئەمە وەکو شوێنان ینی بڵێن ستاندارد طبعا ئەمە چیمان هەیە ئەمە ئەتەکێتمان هەیە پرۆتۆکۆڵیشمان هەیە ئەتەکێتی تەقدیمکردنی ئەوەش ئەتەکێتی خۆی هەیە ئێستا تۆ قاوا خۆی تۆ ئەبێ بەدەست چ بیخۆی خۆ نابێ بەدەستی ڕاست بیخۆی زۆر لێرە واری دەلوانەیە جوێنی نێمە بەڵام تۆ بچوورە وڵاتێکەوە یەکسەراڵێن ئەمە هەندەران یانی بڵێن غێری وڵاتی خۆیانە ئەوان بەو شێوێ ئێستا فرۆشتنی تابلۆ تەسەوەر کە فرۆشتنی تابلۆیەکێک لێ بۆ فرۆشتنیوی بۆ ئەوە لە ئێمە شتیوان نییە لە ئێمە ئەفرۆشتێ زۆرجار نە بۆ نیسبانەشە کە ئەوان پێمانەڵێ مامۆستا چۆنە تابلۆکان سروشتی کوردستانیتیانە ئەمەی تۆ باسیەکەی ئەمە شێوەیەکی کلاسیکیە ئەو شێوە کلاسیکی و ئەو پۆرترێت توشتانەی جاران ئەکرا کەم بۆتەوە بۆ مثلە من دانیشم پۆرترێتێکی تۆکەم لێرە ئەڵێ چ پێی زەکات تۆ سعاتێ دانیشی پۆرترێتی ئەو بکەی کامێرەیەکمانەیە جوان دەرێنێ لەوەی تۆ جوانتر لەبەرەوە ئێستا ئەوە ناکرێت ڕسمی خۆت دێ ئەو کامێرە هەیە سروشت دێ کامێرە هەیە باوی ئەمانەی زیاتر ئەو جوڵێنێت یعنی مەسەلەن تۆ ڕسمی دار و درەختەکەی هەیە مەسەلەن حەزی لەو دار و درەختە نیە ینی بەس ئەمە بۆ هەموو کەسێک ستایل و شێوازیشکردنی تایبەت بەخۆی هەیە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس دەکەم کەم ئێوارەیە لەگەڵ ئێمە بووی زۆر بەڕێز محەممەد عەلی شێوەکار جارێکی تر بەخێر هاتی.